ئەگەر تەماشاکەین عیبادەتەکان خۆشەویستەکانم ئەو عیبادەتانەی کە خوای تەعالا دایناوە ئەبینی نوێژ لە ڕۆژێکا چەند جارێ دووبارە ئەبێتەوە فەرزەکانی نوێژ ئەبینی جمعە سەیرەکەی هەفتانە دووبارە ئەبێتەوە ئەبینی ڕۆژوو ساڵانە دووبارە ئەبێتەوە هەروەها زەکات لە ساڵێکە یەک جارە تەماشاکەی حەج لە عومر تا یەک جارە ئەم تەنزیمە بۆ ئەوەیە کە بە بەردەوامی تۆ لەگەڵ خوایە بمێنی بە بەردەوامی دڵت لەگەڵ خوایە بێ بەڵام ئەبێ ئاگامان لێ بێ هەندێک ئەوراد هەیە هەندێک ئەزکار و دوعا هەیە کە خوای تەعالا دایناوە ڕۆژانە ئەنجامی بدەیت لەگەڵ هەموو کار و کردەوەکانتە ئەوانە زۆر گرنگن پابەند ببی پیانەوە ئەوانە پارێزەرن ئەوانە قەڵایەکن ئەتپارێزن لە جن لە جنۆکە لە چاو لە حەسادەت ئەتپارێزن لە حەزەکان و بەشەکانی نەفسی ئینسان زۆر گرنگە پابەندبوون بەو ئەزکار و ئەورادە ڕۆژانەوە کە ڕۆژانە ئەنجام بدەیت لەگەڵ کار و کردەوەکانی ڕۆژدا بۆ نمونە ئەگەر ئینسان بۆی بکرێت لە ڕۆژێکە لە دوای ڕەمەزانیش یعنی ڕۆژی جوزئی قورئان یان بخوێنێت ئەگەر بۆی بکرێت یان گوێی لێ بگرێت ڕۆژی جوزئی قورئان بە مڕەتەبی بە تەرتیبی هەوڵ بدەی هەر لە ئەوەڵی قورئانەوە ڕۆژی جوزئێک لەدەست نەدەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حتى ئیشی زەروری وایە ئەی فەرموو ئەو ویردە ڕۆژانەی لەبیر نەئەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جاری وابوو ئیجتیماعێکی زۆر گرنگی هەبوو کۆبوونەوەیەکی زۆر گرنگی هەبوو بۆ نمونە لەگەڵ وەفدی عەبدولقەیسە ئیجتیماعێکی زۆر گرنگی هەبوو پیانی وت من داوای لێبوردنتان لێکەم ویردێکم بوو ئەم ویست تەواوی بکەم بۆیە تۆزێ تاخیر بووم ئەوەیە کە ڕۆژانە جوزئێکی قورئان زۆر گرنگە ئینسان لە کاتە دیاریکراوەکانە بیخوێنێت زۆر مهمە خۆشەویستەکانم ئەگەر خوێنەواریت نەبێت خۆ وەکو باسمان کرد چەند جار تۆ ئەتوانی بە قەڵەم قورئان بێ بە مۆبایلەکەت بێ ئەو جوزئە قورئانە هیچ نەبێت ئەو جوزئە قورئانە بەردەوامی ڕۆژانە هەت بێ ذکرەکانی ئێواران و بەیانیان زۆر گرنگە خۆشەویستەکانم ئەم هەموو مەشاکلە والله کە ڕوو ئەکاتە خەڵک زۆربەی لەبەر ئەوەیە ئیلتیزام بەو ذکرەکانی ئێواران و بەیانان و ناکەن زۆر گرنگە ئێمە ئیلتیزامی پێوە بکەین زۆر گرنگە زۆر گرنگە من وەکو بەشی خۆم باسەکەم ئەو چێژەی کە لەو ذکرانە بینیمە ئەو سوود و قازانجە دنیایانە ئیترەوە چاوەڕوانی قیامەتەکەین ئینشاءالله کە خوای تەعالا لە قیامەت شەپاداشمان باتەوە کە من بینیمە لەو ذکرانە یعنی باس ناکرێت هەر کاتێک لە ماوەی 35 ساڵە کە من ئەو ذکرانە کە بە بەردەوامی شەو و ڕۆژ خوێندومە هەر کاتێک تووشی شتێک بوو بێتم یعنی مصیبەتێک حاڵەتێک وەزعێک بەسەرما هاتبێ سبحان الله بیرم کردوتەوە لە بیرم چووە سبحان الله ذکرەکان ئەو ڕۆژە خوێنم بەیانیان و ئێواران ئیلا لە بیرم چووە ئەگینا ئەگەر لە بیرت نەچوو بێت ئیلتیزامت پێوە کرد بێت کە زۆربەی جار من ئیلتیزاماتم پێوە کردووە ئەتپارێزێ قڵایە ناو نراوە قەڵا هەر قەڵایەکە ئەتپارێزێ لە شەیطان لە دوژمنان لە حەسوودەکان لە چاوپیسەکان زۆر گرنگە ئەو ئیلتیزام بەو ذکری ئێواران و بەیانیانەوە بخۆین کە لە زۆربەی کەناڵە دینیەکان رادیۆ دینیەکان تەلەڤیزۆنە دینیەکان ئەو ذکرانە ئەوترێتەوە بەیانیان و ئێواران زۆر گرنگە تۆش ئیلتیزامی پێوە بکەیت و هەوڵ بدەی لەبەری بکەیت ئەگەر بۆ تەکرێت هەروەها ذکری نان خواردن ذکری خواردنەوە پێشە بسمیللاکەی دوایەوە الحەمدوللیلاکەی و هەروەها دەرچوون لە ماڵ و هاتنەوە بۆ ماڵ خەوتن و هەڵسیان لە خەو ئەم ذکرانە زۆر گرنگە ئیلتیزامی پێوە بکەیت